والله ئاوەکە لەو شۆڕە هات دەستخۆش لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ فریاگوزاری ئاوە بەڕاستی ئاو سەرچاوەی ژیانە یعنی ئاوەکە ئەگەر ئاو نەبی ژیان نابی یعنی بەڕاستی پێشە کێشەی ئاویمان هەبووە پێشمان گوتن وەچە هات نێکوانە تەنکەر دەهات هەندێک پڕیان دەکەن هەندێک پڕیان نەدەکرد هاي بەش نەدەکرد نا والله کێشەی ئاویمانێ لە خوای بەزیاد لە دوێنێەوە ئاوەکە بەردراوەتەوە لەو شۆڕە بەدراوە ئەرێ والله لە دوێنێەوە یعنی ئاوەکەتان دائیمەن دێتن ئەرێ والله دائیمەن دێ دەتوانی پێمانی شام دەیت دە و زانین چۆنە ئاو لە تووڕە ئەوە ئاوی پرۆژەی فریاگوزاری خێرا ئەرێ والله دەستیان خۆش بێ یا ڕەبی ئەرێ والله یا ڕەبی خوای گەورە ئەو حکومەتەوە هەلو بێنی بەڕاستی دەست خۆشیانی دەکەین پرۆژەکەیان سەرکەوتو بی یا ڕەبی ئەوە ئاوەکەیە ئەرێ والله ئەرێ والله